الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. خۆشحاڵم بە دیداری براو خوشکانم لە شارۆچکەی خەلیفان شاد دەبم. هەموو لایەک بەخێر بێن یاخوا براو خوشکان و ڕیشتی محتەرەمەکان. بەڕێزان، ئەو ئاەتانەی ئەو برا گەنجەمان خوێندنی کە ماشەڵڵا دەنجی خۆش بوو، ئەو ئاەتانە باسی گۆشەیەک لە بەسەرهاتی نوحیان کرد. نوح سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە ئەبول بەشەر الثانی، دووەمین بابی مرۆڤایەتی ناسراوە. لەبەرەوە کە لە دوای نوح هەموو مرۆڤایەتی دەچێتەوە سەر ڕەشەڵەکەکەی دەچێتەوە سەر نوح. خوای پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وەجەعەلنا ذورریەتەه هم الباقی، لە سوورەتی سافاتدا دەفەرمێت تەنیا وەچەکەی ئەومان هێشتەوە. واتە تەنیا ئەوانەی کە لەگەڵ نوحدا سواری کەشتێکە بوون کە بە زۆریش دیارە نەسل و وەچەی خۆی بوون، دوای مرۆڤایەتی هەمووی لەوانەوە داکەوتوتەوە کە ڕەشەڵەگناسان دەڵێن نوح چوار کوڕی بوون، کەنعان کە کوڕە کافرەکەی بووە، ئەوانی کەش سام و لەگەڵ یافیث و بەڵێ حام، دیارە ئەو سێ کوڕەی دیکەی وەچەیان بووە، هەموو بە شەریعەت دەڵێن دەچێتەوە سەر ئەو سێ کوڕەی دی. کەنعانیش دیارە کە لەگەڵی سوار نەبووە. جام مەبەستم ئەوەیە. خوا باسی کەشتەکەی نوح دەکات کە کوڕەکەی خۆی بان کردووە یا بونەیە ارکەب مەعەنا وەلا تەکن مەع الکافرین، ڕۆڵە گیان لەگەڵمان سوار بە و لەگەڵ بێبڕوایاندا مەبە. ئەویش دیارە مەغرور بووە، لە خۆبایی بووە. قال سآوي إلى جبل يعصمني من الماء، وتی پەنا دەبم بۆ چیایەک لە ئاو دەمپارێزێ، لەو تۆفانە دەمپارێزێ. طبعا بڕوای نەبووە کەەوە نوح پێغەمبەری خوایە کە بابی خۆشی بووە و ئەو هەواڵە لە خواوە ڕای دەگەیەنێ و تۆفان دێ و ئەو تۆفانە بەسەر بەرزترین چیاشدا دەبێ. وای زانی و هەروە بارانێکە و دەبارێ و کانیاوە هەڵدەخوڵێ و تەندورە هەڵدەخوڵێ و وەکو خوای پەروەردگار دەفەرمێ فالتقى الماء على أمر قد قدر، ئاوی ئەرز و ئاسمانیان یەکی گرتەوە بە شێوەیەک کە ئەندازەگیری کرابوو. وای زانیوەر تۆفانە و دێ دیکتوێتی دەچمە شوێنێکی بەرز و تۆفانەکە نامگرێتەوە. نوحیش عەلەیهی السەڵات وەسەلام پێی دەڵێ لا عاصم اليوم من أمر الله إلا من رحم، ئەمڕۆ هیچ کەس لەو فەرمانەی خوا کە خوا فەرمانی کردووە ئەوەی لەگەڵ نوحدا سواری کەشتیەکەی نەبێ بفەوتێ. ئەمڕۆ کەس پارێزەر نییە بۆ کەس لەو فەرمانەی خوا، ئەو فەرمانی خوا بەسەر هەمانە جێبەجێ دەبێت. دوایی دەفەرمێ وحال بينهما الموج فكان من المغرقين، شەپۆلێک هاتە نێوانیان وە کوڕەکەی لە نخرۆیان لە خنکاوان بوو. جا برا خوشکە بەڕێزەکانم، کەشتیەکەی نوح کە خوای پەروەردگار بەسەراتەکەیمان بۆ باس دەکات، هەمیشە بریتێ لەو شەریعەتەی کە دەبێ ئێمە بەهۆی ئەو شەریعەتەوە لەو گەردەلوول و تۆفان و بەڵاو و نەهامەتی و ناڕەحەتیانی ڕوو لە بەشەر دەکەن، دەبێ بەهۆی سواربوونی کەشتی شەریعەتەوە دەرباز بین. کوڕەکەی نوح بە قسەی نەکرد، خنکا. ئەوانش کە بە قسەیان کرد و لەگەڵی سوار بوون هەمویان دەرباز بوون و دوایش مرۆڤایەتی لەوانەوە جارێکی دیکە داکەوتەوە. چونکە بە پێی ڕای زۆربەی زانایان و لە تەفسیری سوورەتی هوددا بە تەفسیل باسم کردووە، ئەو تۆفانەی نوح عەلەیهی السەڵات وەسەلام هەموو دنیای گرتوتەوە، هەموو دنیای گرتوتەوە و لە هەموو بەرنامە ئاسمانیەکاندا و لە هەموو کتێبە مێژوویەکاندا باسی تۆفانەکەی نوح کراوە بۆ زانیاریتان.
لە لای ئەکەدیەکان هەیە، لە لای سۆمەریەکان، لە لای بابلیەکان، لە لای کلدانیەکان، لە لای ئەوانە کە لە میزۆپۆتامیا ژیاون، هەروەها لای میسریەکان، لای ڕۆژئاواییەکان گریک و لای ئەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا، لە هەمووی باسی ئەو تۆفانی نوح کراوە. دنیای هەموو گرتوتەوە، هەموو ئەو مرۆڤانەی کە لەسەر زەوی ژیاون وا پێدەچێ پەیامی نوح بە هەمویان گەیشتووە کە ئیمانیان پێنەهێناوە، خۆی پەروەردگار سەر زەوی لێ پاک کردوونەوە. جا من وەکو برایەکی دڵسۆزی خۆتان پێتان دەڵێم کە ئێمە ئێستاش ئەو کەشتێمان لە بەردەستە، کەشتی شەریعەت. تەماشا بکەن ئێستا ئێوە الحەمدوللا لەم خەلیفان بە تاکید خەڵکی دیکەی موسڵمان و نوێشکەر و دیندار و ڕۆژوگر و بە ئەخلاق و ئەوانەی زۆر لێیە، بەڵام مەبەستمەوەی تەماشا بکەن. ئەوەی کە هاموشۆی ماڵی خوا بکە و ئەوەی کە 5 فەرزە بۆ خوا سەر بخاتە سەر زەوی لە خوا بپاڕێتەوە، و ئەوەی کە مانگی ڕەمەزانان کە دێ ڕۆژی مانگی ڕەمەزان بگرێ و نوێژی تەراویح دەکا و عیبادەت و تاعەت دەکات. هەروەها ئەوەی کە پابەت دەبێ بە شەریعەتەوە لە بەرگ و پۆشاکیدا، لە هەڵس و کەوتیدا، لە بیرکردنەوەیدا، لە کردن و فرۆشتن و مامەڵەیدا، لە ئەخلاقی تاکی و خێزانی و کۆمەڵایەتیدا، ئەو جۆرە کەسانە شەریعەت دەیان پارێزێ. ئێمە بەهۆی شوێن کەوتنی شەریعەتەوە دەپارێزرێن لە نەخۆشی، لە ناخۆشی، لە عەیبداری، لە گوناهباری، لە شەرمەزاری دنیا و قیامەت. لە نێو خەڵکدا خەڵک متمانەی هەیە بە ئینسانی دیندار. ئەمن زانیاریم هەیە جاری وا هەبووە حیزبێکی ئالمانی ویستویەتی مەسەلەن خوشکێکی کابرا بەرپرسێ بە خوشکێکی خێزانی کچی مەسەلەن خزمێکی لە ڕەفیقەکانی خۆی ڕانەبینەوە پێیان بسپێرێ، دێتی وەڵای کاکە سیقەم بە ئێوە هەیە با لای ئێوە بێ. هەمیشە خەڵک متمانە دەکات بە کەسێک کە پەیوەندی لەگەڵ خوادا باشە، چونکە ئەوەی کە پەیوەندی لەگەڵ خوادا باش بێ، ئەوەی بەندەی چاکی خوا بێ بۆ خوا سوڵحاو بێ، دیارە مافەکانی خەڵک دەپارێزێ و سنوورەکانی شەریعەت نابەزێنێ. جا من ئامۆژگاریم بۆتانەوەیە برا خوشکە بە ڕێزەکانم، بە ئەو شەریعەتەی کە خوای پەروەردگار بە پێغەمبەری کۆتاییدا بە محەممەد الموستەفادا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ناردوویەتی بە هەوڵی زیاتر لەو شەریعەتە حاڵی بی، با زیاتری لێ تێ بگەین. شەریعەت لە دوو شتاندا بەرجەستە دەبێت، لە قورئاندا کە فەرمایشتی خوایە و لە ڕێبازی پێغەمبەردا صلی الله علیه وسلم. ئەو دوو سەرچاوی ڕوون و بێچەندوچوونی هەن، قورئان و سنەت. با هەوڵ دەین هەرچی زیاتر خۆمان و منداڵەکانمان و دەوروبەرمان لە قورئان حاڵیکەین و لە ڕێباز و سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. و ڕێباز و سنەتی پێغەمبەریش صلی الله علیه وسلم هەر ئەوەی کە قورئان فەرموویەتی، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەر ئەوەی کردووە کە قورئان فەرموویەتی. لە دایکمان عایشە پرسیار کراوە لەبارەی ڕەوشت و ئەخلاقی پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام، فەرموویەتی کانە خولوق نەبی لای القورئان، ڕەوشتی پێغەمبەری خوا قورئان بوو. و دوای شارەزاکردن ئەوە قۆناغێکە، تەبەن پێشی عیلم ئەمجا دوای نوێرەی کردەوە دێت، ئەگە بەبێ بەرچاوڕوونی ئینسانی شتێکی نەخێری لەدەستێ نە شەڕی لەدەستێت. ئەمجا هەوڵ دەین خۆمان بە پێی شەریعەت ڕابێنین و باربێنین و پەروەردە بکەین. ئەوەش پێویستی بە ئیش لەسەرکردن دەکات. هیوا هەیە بۆ منداڵەکانی ئەگەر کوڕن ئەگەر کچن گچکەن گەورن خەمیان لێ دەخوا پۆشتەیان کە، پۆشتە و پەرداخیان کە، خان و جێگە و ڕێگەیان بۆ دابینکە، نان و نەفەقەیان بۆ دابینکە، پێیان بخوێنێ، ئەوە هەموو پەیوەندی زیاتر بەجەستەوە هەیە. بەڵام خەمێک لە ڕوح و عەقڵ و دەروون و ناخیان ناخوا، بۆ دوای کە گەورە دەبن، من زۆر کەسی وان بینیوە، دوایی کە گەورە دەبێت بۆی دەبێتە مای عەیبداری، بۆی دەبێتە مای شەرمەزاری بۆ دنیایە، بۆ قیامەتش مای گوناهباریەتی. نا دەبێت ئینسان وەکو خوا دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا وەقودها الناس والحجارە، ئێوانەی بڕواتان هێناوە خۆتان و ماڵ و خێزانتان لە ئاگرێک بپارێزن سوتەمەنیەکەی مرۆڤ و بەردە. بۆیە هەتا دەتوانین بە
خۆمان پەروەردەکەین، خۆمان و ماڵ و خێزانمان پەروەردەکەین، بە تایبەت ئێستا لەم ڕۆژگارەدا مەترسیێکی زۆر گەورە هەیە لەسەر خێزان و لەسەر ئەخلاق. نازانم ئاگادارن ئێرە ڕەنگە کەمتر کاریگەری نەرێنی و خراپی گەی بێتێ، بەڵام لە شارەقە لە باڵغەکان ئەوە زیاترە. خێزان زۆر هەڵدەوەشێتەوە و بە تایبەتی چینی گەنج و منداڵ و هەرزەکانیش زۆر هەڵدەفریوێندرێن، هەر لە نێرگە لە کێشان و جگەرە کێشان و مەشروب خواردن و هەتا دەگاتە گوناحی گەورەتر و گەورەتر. بەداخەوە حکومڕانانی ئەم وڵاتەش لەبەر پارەکۆکردنەوەی خۆیان و لەبەر کاسبی حرامی خۆیان و لەبەر فرۆشتنی واریداتی وڵات بۆ خۆ دەوڵەمەندکردن و حیزب و حزب دەوڵەمەندکردن نان پڕژێتە سەر بزان ئەخلاقی خەڵک چی لێ هات، خێزان چی لێ هات، گەنجەکان بۆ شوێز چۆن شیان لێ دێ، زۆر دەربەست نین بەداخەوە. بەڵام هەر کەسە دیارە دەبێ بۆ خۆی خەمی خۆی بخوا بەڕاستی. خوای پروردگار بە پێغەمبەری خاتم دەفەرمێ یا ئەیها النەبی قاتل في سبيل الله لا تكلف إلا نفسك. هەر خۆت ئەرێکدار دەکرێ بە خۆت. یعنی ئەگەر ئینسان بۆ خۆی ڕێڕاستی گرت ئەوەی دیکە کە لەگەڵی خەریکی و بە قسەت ناکە و ڕێڕاست ناگرێت و زەرەر ناکەی. عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم. ئێستا بەداخەوە لە ڕۆژئاواوە طبعا لەوێ لە وڵاتانی ڕۆژئاوا بە ئەمریکاشەوە نەکرد کاری زۆر کراوە، بەڵکو ئەوان تقریبا خێزانیان هەر هەڵوەشاوە. ئەوەی کە چوو بێ بۆ وڵاتانە ببینێ زۆر هەموو کەس خزم قەومی هەیە لیان بپرسێ، یعنی خێزان نەماوە. جارێوە ژن و مێرد تێکەوە دەچن بۆ چێشتخانەیەک، مێردەکە پارەی خۆی دەدا و ژنەکە پارەی خۆی دەدا. ئەمجا منداڵیان کە باڵغ دەبێ یعنی دەگاتە 16 و 17 ئەوانە بابداشی هەر دەری دێکەن، بڕۆ بە خۆت خۆ بژێنە ئەگە کچە ئەگەر کوڕە. لە ئێمە خێزان هەیە. ئەمە جاری کەش باسم کردووە لە مناسبەتی کەشدا، لێرەش باسی دەکەمەوە. بەرپرسێکی ئەم وڵاتە ئەو کاتە باس و خواستی فێمینیزم و مێگەرایی و جێندەر و ئەوانە گەرم بوو. ئەمنیش دمەوە چێ یعنی بۆ خۆتان زۆر پێوە سەرقاڵ کردووە و ئەوانە گوتی وەڵام مامۆستا ئەو وڵاتانە لەسەرمان فەرز دەکەن. ئەمیشتم چۆن؟ گوتی وەڵام لەسەرمان فەرز دەکەن، دەڵێن گەر ئەوە نەکەن هاوکاریتان ناکەین. زان ژێندەر یعنی چی؟ ژێندەر یعنی ئەوە کە مرۆڤ تەماشای بکرێ بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەزەکەی. کەشتیوە هەر نییە لە دنیادا، مرۆڤیان نێریان نەیە. ئەوان دەڵێن نا ئێستا لە ئەوروپا و لە ڕۆژئاوا ڕەنگە پێتان سەیر بێ. لە ئەمریکا تۆ بۆت نییە لە خۆڕابڵ بە تۆ بە پیاوێک بڵێ تۆ پیاوی، دەڵێ تۆ چ زانی؟ ئەمن بەڵێ بە شکل پیاوم، بەڵام خۆ بە ئافرەت دەزانم. دەزانن؟ یا مەسەن ئافرەتێک بڵێ تۆ ژنی، دەڵێن چێوە دەڵێ؟ ئەمن بەڵێ بە شکل ژنم، بەڵام خۆم پێ پیاوە. بۆیە پیاوی لە پیاوی مارە دەکەن و ژن لە ژنێ و یعنی بۆ تشتێکی زۆر بێمەعنا. جا من بەو بەرپرسەم گوت تمجا بۆ وا دەکەن چی وڵات یانێ وەکو خۆیانمان لێ بکەن، ئەوان خێزانیان نەماوە، خێزانی هەڵوەشاوە، ئێمەش هەر خێزان و ئەخلاقمان ماوە، دانێ ئەوەشمان بەدەستەوە نەهێڵە. ئەجا ئەمن وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک ئەوەتان پێ دەڵێم تا بۆتان دەکرێت ئاگاتان لە ماڵ و خێزانی خۆتان بێ، ئاگاتان لە ئەخلاق و ڕەوشتی منداڵەکانتان بێ، وەکو چۆن بیر دەکەنەوە خواردنێکی حەڵاڵ بخەنە گەدەیانەوە و پۆشاکێکی حەڵاڵیان بەبەردا بکەن، پێڵاوی حەڵاڵ لە پێکەن، جێگە و ڕێگەیەکی حەڵاڵ فکریش بکەنەوە، عەقیدە و ئیمانێکی باشیان لە عەقڵ و دڵدا بێ و زانیاریی باشیان هەبێ بە شەریعەت و بە دینی خوا و ڕەوشتێکی جوانیان فێرکەن. بە تایبەت ئیسلام تەماشای چۆنی داناوە؟ ئیسلام وای داناوە تۆ هەر بە گچکەیی خەم لە منداڵەکەی خۆت بخۆی. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام فەرمانیان پێ بکەن بێ نوێشکردن بە 7 ساڵی، لە 10 ساڵی لێیان توندکەن. بۆی ئەو منداڵە ئەو نوێژ و تاعاتە خۆ لەسەری واجب نییە، بەڵام وردە و دەفرستی پێوە دەگرێ، پێوە ڕادێ، دەبێتە بەشێک لە کیان و شەخسیەتی. پاشان ئەو منداڵە گەر هەمووشەی مزگەوتی کرد
لە کۆڵان و وەڵانان ناگەڕێ ناچێ بۆ باڕۆمەیخانە لەگەڵ ڕەفیقی خراپ ناگەڕێ ئەوەی دۆستایەتی و نزیکی لەگەڵ ماڵی خوادا هەبێ لەگەڵ عەبدە چاکەکاندا هەبێ چاوی لە شتی خراپ نابێ. و با ئێمە هەمیشە پاساوی خۆمان بەوە نەدەینەوە وەڵا جاوەکە کە دەسەڵاتە ئاوا دەکە ئەمر وابوو زەید وابوو ئەواش و نا تۆ بخۆت بەرپرسیاری یعنی پیاو کە ژن دێنێ بەرپرسیارە بەرامبەر بە ماڵ و خێزانەکەی خۆی. الرجل راع وهو مسؤول عن رعيته هەروەها ئافرەتیش والمرأة راعية ومسؤولة عن رعيتها. ژن و پیاو کە هاوسەرگیری دەکەن هەر کامێکیان بەرپرسیارە. ژن بەرامبەر بە مێردی و منداڵەکەی پیاویش بەرامبەر بە ژن و منداڵەکەی بەرپرسیارە هەم لە ڕووی دینیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕێکەوە بەرامبەر بەیەک بەرپرسیارن. بۆ ئینسان بەوە لێ دەرناچێ دوای بیان و پاساو بەوە بێنێ وەڵا ئاخر کاکە ئەو تەلەڤیزیۆنی فڵان حیزبە وای گوت ئەوای چوو ئەوا بوو نا ئەوە دەکە خراپە دەکا نەدەبوو وابێ شتێکی غەریب و نامۆیە لە نێومێلەتێکی موسڵماندا تەلەڤیزیۆنێکە بێ خەڵک فێرە بێ ئەخلاقیکە خەڵک فێرە ڕەوش نزمیکە کە من بینیومە بە چاوی خۆم بینیومە ئافرەتیان هێنا وەرە تاسە چەند جار خۆشەویستیت کردووە یعنی لەگەڵ چەند پیاوە ڕات بوارد عیب و شوورەیی دەبوو عیب بکەن شتی وا لەسەر تەلەڤیزیۆنێ لە میلەتێکی موسڵماندا ئەوە ببێ بەڵام حیزبی وا هەیە نانی لەوەدایە بازاڕەکەی بەوە دەگەڕێ خەڵکی ئاوای پێویستە پێت وایە خەڵکی خواناس و دیندار و موسڵمان و حەڵالخۆری پێویستە نا کەسێکی پێویستە کۆی لەبێ بە پارەی حرام خۆت بفرۆشێ بڵێ قوربان لە خزمەتدا هەرچی پێیان دەکەی ئەوەی دەبێت. بەڵام ئێمە بەرپرسیاری بەوەندە لە بەرپرسیارەتی ناچینە دەرێ. شتێکە کە ویستم بۆتان باسکەم ئەوەیە ئێمە لە ئیسلامدا پەیوەندە کۆمەڵایەتەکان زۆر گرنگی پێدراوە واتە ئینسان لەگەڵ دراوسێ چۆن بێ لەگەڵ میوان چۆن بێ لەگەڵ خزم چۆن بێ لەگەڵ بڵێ دراوسێ دووکانە لەگەڵ ڕەفیقە لەگەڵ دۆستە ئەو زۆر گرنگی پێدراوە. با ئێمە پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان محکەم ڕابگرین. پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام لە فەرمایشتێکدا دەفەرمێ لا تدخلون الجنة حتى تؤمنوا ولا تؤمنون حتى تحابوا أولا أدلكم على شيء إذا فعلتموه تحاببتم أفشوا السلام بينكم. لصحيح مسلم داعتو دەفەرمێ ناچنە بەهەشت هەتا ئیمان نەهێنن ئیمانیش ناهێنن تاکو یەکدیتان خۆش نەوێ شتێکتان پێ بڵێم ئەگەر بیکەن یەکدیتان خۆش بوێ سەڵاو لە یەکدیکردن بڵاو بکەنەوە واتە زۆر سەردان و هاموشۆ بکەن. و خوای پەروەردگار لە فەرمایشتێکدا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێ دەجێڕێتەوە واتە فەرمایشتێکی قودسی کە لە سونەنی تیرمذی و نەسائی و ئەوانەدا هاتووە و ئیمام نەوەویش لە ڕیاض الصالحیندا هێناوێتی زۆر جێی هەڵوەستەیە و فەرمایشتە دەفەرمێ وجبت محبتي للمتحابين فيه والمتزاورين فيه والمتجالسين فيه والمتبادلين فيه. خوا دەفەرمێ خۆشەویستی من پێویست بووە بۆ ئەوانەی لەبەر من یەکدیان خۆش دەوێت سا ئەمە ئاوە دانیشتوین لەبەر خوا یەکدیمان خۆش بوێ خۆشەویستی خوا بۆ ئێمە واجب بووە و ئەوانەی لەبەر من سەردان و هەموو شتێک یەکدی دەکەن و لەبەر من پێکەوە دادەنیشن ئەوە و لەبەر من چاوپۆشی لە یەکدی دەکەن سۆبرایەتی یا خوشکایەتی بەنسبەت ئافرەتانەوە بەبێ چاوپۆشی لە یەکدیکردن قەت نابێ ئینسان دەبێت چاوپۆشی هەبێ دەبێت دڵی گەورە بێ دەبێت دڵی فەڕاح بێ لێبوردنی هەبێ و ئینسان هەوڵدا هەمیشە حەقی ئەوانی دیکە ببینێ بەڵام حەقی خۆی زۆر نەبینێ بۆ ئینسان خۆشگلەی نەبێت. جا ئەگەر ئێمە ئەم فەرمایشتەی خوای پەروەردگار فەرمایشتە قودسیە بێنین بە چوار بڕگە مسڵمانان دەگرێتەوە کە خوای پەروەردگار خۆشی بوێن لەبەر خوا یەکدیان خۆش بوێ لەبەر خوا سەردان و هەمووشوی یەکدی بکەن لەبەر خوا پێکەوە دابنیشن و کۆ ببنەوە لەبەر خوا چاوپۆشی لە یەکدی بکەن هەمووی خوای پەروەردگار خۆشەویستی خۆی پێوە بەستوون. لە کۆتایی قسەکانمدا ئەوەتان پێ دەڵێم کە بە تاکید ئەم وڵاتەی ئێمە ئێستا دەستەوێخیە لەگەڵ کۆمەڵێک گرفت و کێشە و قەیران و بە تایبەتی نەداری و هەژاری من دەزانم لە نێو میلەتی ئێمەدا خەڵکێکی زۆری هەژار و نەدار هەیە کە بەداخەوە ئەگەر ئەو ئیمکانیاتەی کە هەیە لە وڵاتدا ئەو پارە و سامان و ئیمکانیاتە کە هەیە ئەگەر بەدەستی ئەمینەوە بوایە نەدەبوا بێ بەڵام بەداخەوە ئاوایە ئێستا
ومێت دەکەم خوای پروردگار دەروی خێرمان لێ بکاتەوە بەڵام زۆریش مەترسیم هەیە ئەو هەموو زوڵم و گەندەڵی و فەسادە سەری هەرێمەکەمان بە فەتارەتدا بۆ لە چەند شوێنان لە قورئاندا خوای پروردگار دەفەرمێ بەهۆی زوڵمەوە وڵاتەکانم کاول کردن بەهۆی زوڵمەوە ناڵێ بەهۆی نافەرمێ بەهۆی کوفرەوە بۆ وێنە لە سوورەتی کەهفدا دەفەرمێ ئەهلەکناهم لەما ظەلەموا دوای ئەوە زوڵمیان کرد فەوتاندمانن لە سوورەتی ئەنبیادا دەفەرمێ وەکەم قەسەمنا من قەڕیەة کانت ظالمة زۆر شار و وڵاتمان کاول کردن کە خەڵکەکەی زاڵم بوو و لە سوورەتی قەسەسدا دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون ئێمە ئاوەدانی و شارەکان نافەوتێنێ کە خەڵکەکەی زاڵم نەبێ بۆ بە زوڵم یعنی چی؟ یعنی یەکێک حەقی ئەوانی دیکە بخۆ ئەوە معنای ئاشکرای زوڵمە ئەگەر نا شیرکیش هەر زوڵمە هاو بەش بەخوا دانان و ئینسان گوناح تاوان بکات لە حەقی خۆشیدا هەر زوڵمە بەڵام معنای ئاشکرای زوڵم ئەوەی ئینسان حەقی ئەوانی دیکە پێشێل بکات خوای پروردگار دەفەرمێ بەوە کۆمەڵگاکان دەفەوتێن زۆر مەترسیم هەیە بەڕاستی و بە پێچەوانەی ئەوەشەوە کە خەڵکێکی ناحەزی ئێمە پێی وایە ئەمە خەونی خراپ بە هەرێمەوە دەبینینە وەڵڵا ئەمە هەرێمە بە ڕەنجی شانی هەموو لایەک پەیدا بووە ئەوانەی ئێستا تێدا مشەخۆرن ڕەنگە هەموو کەس کەمتر پێوە ماندوو بوون خەڵکێکی زۆر کوژراوە و ڕۆیشتووە و ماڵ و منداڵی بێوەژن بوو منداڵی هەتیو بووە و ماڵ و وێران بوو و ناڕەحەت بوو یعنی کەمتر وا هەبوو خەڵکی ئەم وڵاتە هەمووی بە زۆرێک لە زۆرەکان خۆی خزمی نزیکی نەکوژرێ لە زیندانەکانی بەعزدا لە بەرەکانی شەڕدا لە شیا لەملا لەولا هەموو تووشی ناڕەحەتی شت بووین کەواتە ئەو هەرێمە لە ڕاستی هەموو لایەک و هەمووشمان دێ بۆی دڵسۆز بین بەڵام ئێمە کە ڕەخنە دەگرین لە شێوەی ئیدارەدانی ئەم وڵاتە لەو هەموو زوڵم و گەندەڵیەکە هەیە لەبەرەوەی دڵسۆزین بۆ ئەم وڵاتە دەڵێن ئاوا دەڕوخێ ئێستا خەڵک نازانم یانی هەست پێ دەکەن یانە ئێستا هەرێمی ئێستا کە ئەمڕۆ 24 شەشی 2023 زۆری فەرقە لە هی 10 ساڵ لەمەوە پێش 5 ساڵ لەمەوە پێش 2 ساڵ لەمەوە پێش زۆری فەرقە هەرجومی نەوتەکە ناڵن ئەوە هەر نەبێ مەسەلەنەوە بودجە بۆ خۆتان دەزانن شوێنیان لێکە هەر نەبێ زۆر شتی کە دەستکاری کرا لە مەحکەمەی ئیتیحادی شتی کەش بەڕێوەیە وەمە زۆر بە دڵسۆزانە زۆر جار گوتومانە ڕەنگە زۆر کەس لەسەر قسەی حەق و زەق و ئەوانە پێشی ناخۆش بوو بێ بەڵام ئێمە دڵسۆزی خۆمان لەوەدا دەبینینەوە دەڵێ صەدیقوکە من صەدەقەکە لا من صەدەقەکە برادەرت ئەو کەسەیە لەگەڵت ڕاستکە نەک هەر بڵێ ڕاست دەکەی کوردواری خۆشمان دەڵێن دۆست ئەو کەسەیە دەتگرێنێ دوژمن ئەو کەسەیە دەتێنێتە پێکەنی یا پێت پێ دەکەنی ئێمە دڵسۆزین بەڵام بە پێی مەنتیقی قورئان ناگونجێ زوڵم بەردەوام بێ و هەموو پەتێک لە باریکی دەپسڕە پەتی زوڵم لە ئەستوریە دەپسڕێ ئەوەتان بۆیە پێ دەڵێم کە دەبێ هەمومان بە ئەرکی سەرشانی خۆمانی بزانین کە هەر کەسێک بەقەدەر ئەوەندەی شیری بڕدەکا بەقەدەر ئەوەندەی قسەی لێ وەردەگیرێ قسەی حەقی خۆی بکە ئامۆژگاری بکە دڵسۆزی بنوێنێ قسەی خێر بکە کە بگەڕێنەوە چونکە ئاوە بەو شێوەیە کە داومانەتە بەرێ کە ڕۆژ بە ڕۆژ کەمینەیەک ملیار دۆلارەکانیان زیاد دەکەن و ڕۆژ بە ڕۆژ خەڵکی زیاتر ڕەش و ڕوود دەبێت ئاوا وەزعەکە تێک دەچێت و ئاواش ئەوانەی کە دوژمن و ناحەزی هەرێمیشن چ خەڵکێکی لە دەوڵەتانی دراوسێ چ خەڵکی دیکە لە حکوومەتی ناوەندی لە شوێ لەملا لەولا ئەوانش زیاتر بەهانیان دەکەوێتە دەست بەڵگەیان دەکەوێتە دەست کە کاکەوەنە وڵاتیان پێ بڕێوە ناچێ فەرمونەها تەماشا بکەن چەند جار هۆشداریان پێداوی خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا خۆمان ڕاستکەینەوە پێشەوەی بڕوخێین خۆمان چاککەینەوە پێشەوەی بە زوڵم و خراپە و نەخۆشیەکانمانەوە سەرما بە فەتارەت بچێت و لە کۆتاییدا من دەستخۆشی دەکەم جارێککە لە برای بەڕێزمان مامۆستا مەلا مەڕوان مامۆستا مەڕوان گەڵاڵی وەستافی مەڵبەند کە لەم دەڤەری سۆران الحەمدوللا قسەی خێر دەکەن بۆ خەڵک و هەوێنی تەباین و هۆکاری ئینشاءڵڵا بڵاوکردنەوەی ڕەوشتی بەرز و جوانن علم و معریفەتن خەڵک لە دین وەرنزیک خستنن هەروەها ئەم ئەنجومەنی ئێرە بە هەموو ستافەکەیان و کا حاجی محەممەد و
وهمو خوشكەکان ئەنجومەنی خوشکان و هەموو لایەک و بشزانن ئەمڕۆ وەکو هەر کاتێکی دیکە ئەمڕۆژ خەرمان لە گۆڕەیە هەی لەوەی مەڵۆیکی خۆی هەڵداتە سەر ئەو خەرمانە چونکە هەمووانیشی مردنی قەرزداری خوا لێمان دەپرسێتەوە چۆن ژیان چیتان کرد چۆتان لە کاتێکدا کە کۆمەلگاکەت ئەوە بچیت کرد چۆنت کرد لێمان دەپرسێتەوە با بۆ ڕۆژی لێپرسینەوە وەڵامی پرسیارەکان ئامادە بکەین و با توێشوێکمان پێبێ بە بەرچاوی خۆمانیەوە بگرین ئیسپاتی ئەوەی پێ بکەین کەمە بەندەی خوا بووین و شوێن کەوتوی پێغەمبەری پێشەوا بووین صلى الله عليه وسلم ليرش كوتاي بخص كان دينا وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.